ساڵتە لە بێت بینەرانی کورسادی زمێن ڕۆتۆفیق وڵاتێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتن و بۆ قسە و باسکردن لەسەر بەکارهێنانیشێ لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان و ئەویش باڵاترین دامەزراوەیەکە لە هەرێمی کوردستان و دامەزراوەیەکە کە یاساکان لێەوە دەرەچن بۆ پرسی حیزبی هەمومان بینیمە ینی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەیەکدا ینی ڕۆی یاسایەکەی تێکشکێنرا و لایەنێکی دیاریکراوە کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بوو بە مەرامی حیزبی و مەرامی سیاسی ویستیان دانیشتنێک لە بەرژەوەندی خۆیان بۆ مەرامی سیاسی خۆیان بەکاربێن تا چەندە ئەم یاساشکێنیە لێشێ لە دامەزراوە هەستیار و گرنگ و باڵەکانی هەرێمی کوردستان دەبێتە جێگەی پرسیار چێ بەرپرسە لەوەی کە ئەم دۆخە ڕاستکاتەوە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارانی کوردستان و فراکسیۆنە جیاوازەکان ئەرکی سەرشانیان چی دەبێت کۆبوونەوەی دوای ئەو کۆبوونەوەی کە لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە کۆتایی پێهێنرا چۆن دەبێت گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کاک باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی بەخێربێ کاک باڵام بۆ خۆشحاڵین کە لە ستۆدیۆ بینین و نزیکەوە لەگەڵمانە سپاس دەکەم لەگەڵ جەنابتە ئەمە سەرەتا باسێک لە کۆبوونەوەکە بکەین بەگشتی کۆبوونەوەکە ئەو ڕۆژە کۆتایی پێیادیانی و کۆبوونەوە تاوە ناتوانین بڵین بەردەوامی هەیە یاخود دواخراوە یاخود بۆ نمونە سەرۆکی پەرلەمان جێگرەکەی خۆی مخەول کردو بووی کە کۆبوونەوەکە بەڕێوەبەرێ و کۆتایی پێبێنێ خوێنەوە لەسەر و کۆبوونەوە چۆنە بەنای خۆی بەخشندەی میهرەبان بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک سڵاو ڕێز بۆ بینەران و بیسەران دیارە ئەمە زۆر باسی لەسەر کراوە مەسلەی هۆکاری دروستبووری کرژی و ئاڵۆزەکانی ناوهۆڵی پەرلەمان کە دوای ئەوەی کە لایەنە سیاسیەکان لە ئاستی حیزب لە ئاستی حکوومەت لە ئاستی پەرلەمان لە گفتوگۆدا بوون بۆ چارەسەرکردنی گرفتی یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن و کورسی پێکهاتەکان و پاکردنەوەی تۆماری دەنگدەران دیار ئەمە هەنگاوی باشی بڕی بوو توانم بڵێم یەک لەسەر چوار لەسەر پێنجی بابەتەکە چارەسەر بوو یەک لەسەر پێنجی مابوو یعنی بەشێک مابوو بەشەکەش ئەتوانم بڵێم مەیل هەبوو بۆ چارەسەرکردنەکەی ئەگەر یعنی بەڕاستی هەوڵ بدرایە چۆن ئەڵێ دەستخستنە ناو کورسی پێکهاتەکان نەبووە دیارە دروستکردنی ئەم کرشی و ئاڵۆزیە گەڕێتەوە بۆ ئەوەی کە کورسی پێکهاتەکان لە ژێر دەستی پارتی دیموکراتی کوردستان دەرنەهێندێ دیارە ئەگەر پێکهاتەکان ببن بە خاوەنی ڕاستەقینەی کورسەکانی خۆیان لە پەرلەمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان جارێکی کە ناتوانێت ئەو لافە لێ بدات کە بڵێ من زۆرینەم لە پەرلەمانی کوردستان بۆیە هەموو شتەکانی کەی بەلاوە زۆر ئاسایی بوو گرفتە گەورەکەی ئەوە بوو کە کورسی پێکهاتەکان چۆن ئێستا بە کادری خۆی پڕی کردوتەوە بە ناوی پێکاتەکانی هەرێمی کوردستان هەر بەو شێوەی بۆی بمێنێتەوە کە زانی ئەمە قورسا و ئاستەمە بتوانێت جارێکی کا دەست بەسەر کورسی پێکاتەکانە بگرێتەوە بۆیە هەوڵیدا کە سەرجەم سازانەکان هەڵبۆشێنێتەوە و بگەڕێنەوە بۆ خاڵی دەستپێکردن ئەمە توانم بڵێم یعنی شتێکی باش نەبوو چۆن ئەڵێ زەربەیەکی گەورە بوو لە هەرێمی کوردستان لە دەستگای یاسادانانی هەرێمی کوردستان و لە ناوبانگی هەرێمی کوردستانیاندا لەبەر خاتری شتێکی شخصی نەک لەبەر خاتری شتێکی نەتەوایە و هۆکارێکیش بوو بۆی کە ینی جارێکی دیکە و جەناب تەڵێ بگەڕێنەوە بۆ خاڵی سەفر بۆ گفتوگۆ و دانوستان و جارێکی دیکە بە تایبەتی لە نێوانی شێتی و پارتی و چۆنڵی هەنگاوی گرنگی بڕی بوو و کۆمەڵێک ئالەنگاری قورس کە لە نێوانی هەردوو لادا بوو ینی چارەسەریان بۆ دۆزرابوو بەگشتی کۆبوونەوەکە کۆتایی پێهادەوەی کە لە ڕووی یاسای و دەوترێ کۆبوونەوەکە کۆتایی پێهاتووە ئەم کۆبوونەوە کۆتایی پێهاتوو لە ڕووی یاسایەوە لەوانەیە بۆ یاسا ینی خۆشبەختانە ئەمڕۆتوانم بڵێم نیوەی زۆری کۆمەلگا شارەزایی یاسایی هەیە و گەربۆن مونە کابرا خۆشی یاسایی نەبێ لەوانەیە ینی بەدواداچوون و متاالعەکردن و خوێندنەوە هەوڵی داوە بگابەوەی کە لە یاسا تێبگا ئەگەر ئێمە سەیری دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان بکەین دەسەڵاتەکە ڕوونە نەسێکی ڕوونە یعنی وەلا پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هیچ شتێکی کە نییە هاتبێ ڕێگری لەمە بکە کە ئەڵێ کردنەوەی خول و دانیشتنەکانی پەرلەمان باشە سەرپەرشتی کردنیان کۆتایی پێهێنانیان دواخستنیان دیاریکردنی کاتی ئەنجامدانیان دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانە بەکراوە هێشتنەوەشی تاوان یعنی ئێتەواو ئەڵێ بۆ نمونە کردنەوە سەرۆکایەتی کردن
باشە هەڵگرتنی دانیشتەکە دواخستنی دیاریکردنی کاتەکەی دەسەڵاتی خۆیت یعنی دەسەڵاتێکی ڕەهایە ئەمە پاڵپشتی یاسایی و دەستوری هەیە ئەمە بە قسە ناکرێت لە خۆتەوە بێ بڵێ وەکوای من بڵێم ئێستا شاکەتەی بەری تۆ هیمنا یان بڵێم بۆ نمونە ئەم مێزە هیمنا ئەوە دەسەڵاتی خۆیەتی خۆی ئەتوانێ ئەو کەسە ئەتوانێت کەسێک لەسەر ڕەزامەندی خۆی توانێت دەسەڵاتی خۆی ببەخشێ بە کەسێکی کە بۆ نمونەوە کۆی کە کەسێک دێت وەکالەت بۆ کەسێکی کاتەوە کە کارێکی لە کارەکانی ئەو ڕاپەڕ لە بری ئەو ئەنجام بدا سەرۆکی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمان بووە باشە وە لە بینایی پەرلەمانی کوردستان بووە دەسەڵاتی پەیڕەوی و یاسایی خۆی بەکارهێناوە دانیشتنەکەی هەڵگرتووە تەواو بڕایەوە ئیتر هیچ شتێک دوای ئەو ناخوا ئەگەر برادرانی پارتی دیموکراتی کوردستان بە وەقلێتە بڵاو ینی بڵاوی بکەنەوە کا بڵێن سەرۆکی پەرلەمان ئیدامەی بە دانیشتنەکە داوە خەڵک ئەگەر شارەزای یاسای نەبێت زۆربەی زۆری خەڵک یاری تۆپی پێی دیوە کە حەکەم سافیرەی لێ داوتی یاری کۆتایە تۆ بڕە 50 گۆڵ بکە یەک دانەی حساب نییە ئەوان ئێستا دڵیان لەوانە بەوە خۆش کردبێ کە دوای کۆتایی هاتنی دانیشتنەکە هەر چەنە نەبووە یعنی سەیرەکە مەسلەیەکی کوردیاڵێ درۆ بکە تا باوەڕت پێکەن ئەوانەیانەوێ ئەم درۆیە احتیمام پێ بدەن وی وا قەناعەت بە خەڵکن دانیشتن کراوە مرۆڤی عاقڵە و شەڕەی پەرلەمانە بینێ وە جیویانە مرۆڤی عاقڵ ئەتوانێ بڵێ لێوێ هەڵبژاردن کراوە بە دڵنیاییەوە قسەکانی سەرۆکی پەرلەمانی ژوازەح بوو یعنی کاڵە کۆتایی مێنە بە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان مەبەستم چییە مەبەستمەوەیە یعنی ئەوانەی پارتی دیموکراتی کوردستان ئەیانەوێ وا لە خەڵک بگەێنن کە دوای ئەوە سەرۆکی بۆ منۆکۆ ئاماژەم پێدا کە خەڵک زۆربەی زۆری شارەزایی یاسانی یان بۆ نمونە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی نەخوێندێتەوە بەس ئەوان لەسەر ئەساسی ئەوەی کە ڕۆژانە ئەم درۆیە لێ بدەنەوە ئەیانەوە قەناعەت بە خەڵکن کە دانیشتن بەردەوامی هەبووە دانیشتن بەردەوامی نەبووە دانیشتن کۆتایی هاتووە لە دەسەڵاتی جێگری سەرۆکی پەرلەمان نییە بەردەوامی بە دانیشتەکاندا کەواتە ئەوان هاتن بۆ کارێکی شخصی دەستگای یاسادانانیان لە هەرێمی کوردستانە ناشرین کرد و دەستگایشی نیشتیمانی بۆ ئەوان پێیان وایە ئەمە نەگەیشتووە بە هەموو کۆنسوڵخانەی وڵاتەکان ئەمە بە نەس پێیان گەیشتووە ئەمە چۆن لێرە هاتووە و ها بە هەمووی دراوە بە هەموو کونسوڵخانەی وڵاتەکان بە نوێنەری وڵاتەکان کە لێرن باشە ئێستا ئەوان تێگەیشتون کە ئەوەی کەتی نیشتیمانی کوردستان نییە هەڵبژاردن دوا بخە ئەو پارتی دیموکراتی کوردستانە کەی ئەزانێ لێک تێگەیشتن هەیە کە ئێزانی کێشەکان بەرەو چارەسەرکردنە ڕوا شتێکە دۆزێتەوە بۆ ئەوەی بێت و سەر لە نوێ بابەتەکان هەر هەووی هەڵبوەشێنێتەوە وەکوڵێم ئەمە ئەوای کرد بەداخەوە ئەگەر ئەوان چاوەڕیان کردای هەرچەنە ئێمە زۆر هەوڵمان لەگەڵادان من لە کاتی گەرمەی کێشەکانە بە جەنابی جێگری سەرۆکی پەرلەمان جەنابی سکرتێری پەرلەمان وت تکاتان لێکم بڕۆن لە دەرەوە ئەم کێشەیە چارەسەرکەن هەفتەیەک 3 ڕۆژ تەئخیر ببین لەوە باشترەکە ئێمە 6 مانگی کە تەئخیر ببین پێم وایە ئەوانە گەرەمەیان دروست نەکردانی 6 7 جارەمەم لێ دووبارە کردنەوە بەڵام بەداخەوە چونکە پلان بوو یعنی بەرنامەکەیان بۆ دانرابوو پێیان تو ئەبێت جێبەجێ بکرێ نەیانتوانی یعنی ئەو داوایە قبول کە بڕۆن ئەفوو بیان کردای ئەوە باش بوو باشە هەفتەیەک ئێمە تەئخیر بووینایە لە ئەنجامدانی هەڵبژاردن یان 6 مانگ تەئخیر ببین لە ئەنجامدانی هەڵبژاردن کەواتە ئێمە سەلماندمان ئەوەی کە بۆ کورسی پێکهاتەکان و توبوومان پێکهاتەکان کورسی پارتی دیموکراتی کوردستانن نەک نوێنەری پێکهاتەکان ئەوەی کە ئێمە ئەمانوت ئێمە لەگەڵ هەڵبژاردین بەس هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەوە قسەکەی ئێمە بەڕاستی دەرچوو پارتی دیموکراتی کوردستان کە ئەزانێ لە پاکردنەوەی تۆماری دەنگدان و لە دەستدانی کورسی پێکهاتەکان زەرەر ئەکا لەوانەیە جارێکی کە نەتوانێت نە کورسی سەرۆکی هەرێم نە کورسی سەرۆکی حکوومەت وەربگرێ ئەمەی پێ قبول ناکرێ لەبەر ئەوە مەجبورە یعنی ئاشتی و ئاسایشی هەرێمی کوردستان بشێوێنێ لەبەر بەرژەوەندی خۆی ئەخ دوجارێک تۆ ئاماژت پێدا ئەنیەوە تا ئەم شێوازە مامەڵەکردنە و ئەم پلانە بۆدا ڕێژراوی کە ڕوویان لە یەشێک لێدا مزراوە نیشتیمانی و باڵاکانی هەرێمی کوردستان کە پەرلەمانە یعنی خۆتا لە هەرێمی کوردستان ئەم هەموو قۆنسوڵخانە و نوێنەرایەتی و هەروەها نوێنەری نەتەوەی گرتوەکان و لەولاشە و عێراقیە یعنی بابەتەکەیان بینیوە یعنی ئەمە یاساشکێنیە لە نێو دەستگایەکە کە خۆی یاسادا دەنێ بۆ ئەم هەرێمی کوردستان و بۆ لایەنە سیاسیەکان و ژیانی سیاسی و یاسایی ڕێگەخا لە هەرێمی کوردستانە ئێستا مامەڵەکردن لەگەڵ ئەم یاساشکێنیە جارێکی دیکە پێدوان نییە ینی ناشرینکردنی ڕووی یاساکانە لە هەرێمی کوردستان و هەروەها
ڕووی ئەو دامەزراوەیە نیشتیمانی و باڵایە ناشرینەکەن لای دۆستەکانمان لای قۆنسوڵخانەکان چکە ئەوان سوورن لەسەر و بابەتە بەڕاستکار بەڵام زۆر جار ئێمە گوێبیستی ئەو بووین هاوڵاتیان و توانە یاسا بەسەر خەڵکی فەقیرا جێبەجێکرێ بەڵام بۆ نمونە بەسەر خەڵکی پارەدار و بەسەر خەڵکی دەسەڵاتدارا جێبەجێ ناکرێت. پێم وایە تێپەڕاندنی ئەمە قسەی هاوڵاتیەکان هێنێتە جی تەواوە زۆر ڕاستە بەڕاستی گوناحە لەم هەرێمە یاسا بۆ خەڵکی فەقیر و بێدەسەڵات بێ. یاسایەک وە کۆڵێم کە تۆ کارێکت کردو پاڵپشتی پەیڕەوی و یاساییت هەیە لایەنێک بێت بێوێ بە زۆری نەتێی بپەڕێنێ ئەمە چییە بەخشێ ئەمە ئەوە بەخشێ کە یاسا شتێکی گاڵتە جاڕیە کەی ئیشم پێی بوو جێبەجێ ئەەکەم وەکەی ئیشیشم پێی نەبوو فرێ دەمە دەرەوە لە هەمووشی قەباعەتتر لە هەمووشی خراپتر چییە؟ سەیرەکەی کاتێک کێشە لە بینی تاک و تاکیاکتان یان تاک و کۆمەڵگەیان تاک و دەسەڵات دروستە بێ بە چی چارەسەرەکرێت دەسەڵاتە یان دەستورە یان یاسایە یان پەیڕەوە یان عورفە یان شەریعەیە ئەمانە دانراون بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ نمونە ئەگەر دەستور هەبوو ئەگەر بە دەستور بوو ئەگەر بە یاسا بوو یان بۆ نمونە ئەگەر بە عورف بوو یان بە شەریعە بوو بەمانە چارەسەرەکرێت. تۆ وەرە سیرکە یعنی ئێستا وای لیا تۆ بەداخەوە مەلایەکم دیدە سیبەرس کردوێتەوەڵێ دەنگماندا بە کاراکردنەوەی کۆمیسیۆن بۆ ئەوەی کە هەرێم نەکەوێتە فەراغەوە تۆ مەلای تۆ دانرایی بە پێی دین و شەریعات کێشەی خەڵک چارەسەر مەلای لە پەرلەمان دەستی بەرز کرد لە ئیعلامەکانادان دەستی بەرز کردوێتەوە لە چارەسەرمان کرد ئەمە مەلایە ئەمە ناشرینکردنی دینە ئەمە ناشرینکردنی لەگەڵ ڕێزمان مامۆستا ئاینیەکانی کەیە بەڕاستی مامۆستا ئاینیەکانی کە حەقە لەسەر ئەم مامۆستایە کە زۆر بە نەزانانە زۆر بەبێ ئاگایانە هاتووە قسە لەسەر بابەتێک ئەکا کە باوەڕ ناکەم بشزانێ پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان چییە؟ وەزارەتی دانراوە بۆ چارەسەرکردنی کێشە وەزارەتی دانراوە بۆ یاسا وەزیری داد بە واژووی جێگری سەرۆکی پەرلەمان نووسراوی بۆ چووە لە کاتێکدا لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستاندا هاتووە لە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەماندا ئەڵێ واژۆکردنی سەرجەم نووسراوە فەرمیەکان لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن وەلایەنەکانی کەی ناوەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان کەواتە پێویستە سەرجەم نووسراوەکان لە پەرلەمانەوە یانەوەی دێتە پەرلەمانەوە واژووی سەرۆکی پەرلەمانی پێ بکرێت یعنی نووسراوێک بەبێ واژووی سەرۆکی پەرلەمان بچێتە دەرەوەی پەرلەمان کارپێکراو ناکرێت ئەمە دەسەڵاتە نایاساییە وەقایعی کوردستان وەزارەتی داد دەریەکە نازانم بێ ئاگان یان ترسنۆکن یان چاویان نابینێ یان کەڕن لە وەقایعی کوردستانە بە واژووی جێگری سەرۆکی پەرلەمان ئەم بڕیارە نایاساییە ناپەیڕەوییان بڵاو کردوێتەوە خەڵک ناکێتی تر گاڵتە بە یاساکان بکە بەڕاستی ئەگەر بەم شێوەیە بێ بوونی پەرلەمانی کوردستان شتێکی زیادەیە بوونی پەرلەمانی کوردستان شتێکی زیادەیە چونکە ناکرێت یاسا بەسەر خەڵکی فەقیر و هەژاردا جێبەجێ بکرێ بەڵام کەسێک کە بیەوە بە هێز و بە زۆرینەوە بە دەسەڵات یاسا بخاتە دەرەوە خەڵک چاوپۆشی دەکات ئێستا کە ینی زۆرێک گەوتە لە فراکسیۆنەکان و پەرلەمانتاران یعنی ئەو هەنگاوە هەم بە پلان دادەنێن هەم بە نایاساییش دادەنێن کە بە نایاسایی دادەنێن ئەو تا جەناب تەڵی بۆ نمونەوەی مەشببینیمانیانی وەزارەتی داد مامەڵاکە لەگەڵ ئەو نووسراوەیە و لە وەقعی کوردستان بڵاوێکاتەوە خودی سەرۆکی کۆمیسیۆنیش من جۆم لێ بوو ینی دەڵێ ئێمە سەرۆکی کۆمیسیۆن پارتیە کۆمیسیۆنمان کارا کردەوە بڵێ ناکرێ ینی لایەوەن کەواتە من ئەمێ پرسیارەکەم ئەوەیە کاک باڵام بژان ینی مامەڵەکردنی دامەزراوە ڕسمی و یاسایەکانی دیکەی هەرێمی کوردستان لەگەڵ بابەتێکە نایاساییە یعنی هەموو دامەزراوەکانمان ناخاتە ژێر پرسیارەوە من ئەڵێم بەداخەوە یعنی ئەڵێم ئەوەی خەریکە ئەوە دێتە دیکە خەڵکی فەقیر و هەژار خەڵکی بێدەسەڵات ئەیانوت یاسا بەس بۆ خەڵکی بێدەسەڵاتە خەڵکی دەسەڵات ناگرێتەوە یعنی ئەم پێشێلکردنەی پەیڕە و یاسا پێشێلکردنێکە قسەی خەڵکیە هێنێتە دی یعنی قسەکە ڕاست دەرئەچێ و ئەمە سوکایەتیکردنە بە هەرێمی کوردستان یعنی ئێستا وەلاو نازانم مەسەلێکی کوردی ئەڵێن ئامە سەرەکا بە کونابۆی خەڵک نەبینێ وازانەکە ئەو خەڵکی نەدی خەڵکیش ئەو نابینێ ئەم هەموو قونسوڵگەری و ئەم هەموو نوێنەری وڵاتانە لێران بۆ پیاسەکردن هاتوون
هاتوون سیرکەن ئێمە کێن ئێستا بەگاڵتە نیە ئێستا خەڵک لەوانەیە ئێستا خۆیان ئەڵێن ئەوانە ڕێکەڵێن ئەڵێن ئەم میلەتە ئەوە بوون بۆیە خوتا ئێستا شایەنی ئەوە نەبوون کە دەوڵەتیان پێ بدرێ شایەنی ئەوە نەبوون خۆیان بەڕێوە بدرێ بەڵام بەداخەوە تەڕوش کرێکەوە سوودتێنراوە لێرە نەهاتوون دیاری بکەن بڵێن بزانن کێشەکان کێ دروستیەکە چۆن دروستە بێ کاکە ئەکرێ لە ڕووی حیزبیەوە پارتی دیموکراتی کوردستان هەڵە بێ باشە بەڵام ناکرێ کەسێکت هێناوە کردوتە بە وەزیری داد چاو بنووقێنێ نەزانێ بابەتەکە چییە هیچ نا هەڵوێستەیەکی هەبێ بێت بڵێ کاکە با ڕوونکردنەوەیەکم ئەوێ بزانم ئەمە وایە یاوانە یان چۆنە یان چۆنی یان با بدرێ بە دادگا هاتووە کوێرانە لە ترسیەوەی لە وەزیفەکەی لای نەبەن لە ترسیەوەی دووری نەخەنەوە لە وەقایعی کوردستان نەبڵاوی کاتەوە وەکۆی وەقایعی کوردستان ماڵی ئەو بێ و ماڵی حیزبەکەی بێ ئەمە یعنی دەرخەری ئەوەیە کە بەداخەوە ئەگەر وا بڕوا کەواتە نە پەرلەمان هی کوردستانە نە وەزارەتی داد هی کوردستانە نە حکومەتی کوردستانە هەمووی هی پارتی دیموکراتی کوردستانە باشە ئەمە یعنی ئەمەش ڕاتەوە بۆچی ڕاتەوە بۆ دیکتاتۆری ئەگەر دیکتاتۆرێتیش خەڵک پێ بنازێ دیمان دیکتاتۆرەکانی دنیا چیان لێ هات تەمەنی ئەوان تەواو بوو تەمەنی ئەمانیش تەواو بێ بەڵام من ئەڵێم بەداخەوە حیزبێک کە ئیدعای دیموکراتیەت بکە حیزبێک کە ئیدعای کوردایەتی بکە لەگەڵ دوژمنەکانی دەستێکەڵ کا بەس ئامادە نەبێ لەگەڵ هاوزبانەکانی خۆی دابنیشێ و کێشەکان چارەسەر بکە ئەم بابەتە بە چیەکە پەرلەمان ینی لە دوای ئەو کۆبوونەوەی کە سەرۆشی پەرلەمان کۆتایی پێێنە بەنیازی دانیشتنە یاخود ئێستا جموزوڵ هەیە لە نێو فراکسیۆنەکانە چیە چ باسیانی لەو ئێمە ناچینە ژێر جێبەجێکردنی بابەتێکی نایاسایی ئێمە باجی زۆرمان داوە لەسەر نەتەوایەتی بوون و لەسەر کوردایەتی بوون و لەسەر جێبەجێکردنی یاسا و لەسەر جێبەجێکردنی مافی مرۆڤ ئێمە هەمیشە پێمان وا بوو ئەگەر تەسحێ بە یەکێتی نیشتمانی کوردستان بدەین لە پێناوی ئازادی گەلەکەماندا یعنی شتێکی زۆر ئاسان بۆ بەلامانەوە گوێمان پێنەداوە بەرژەوەندی حیزبیمان بەلاخستۆ بەرژەوەندی نەتەوایەتیمان گرتووە بەڵام بۆ ئەی بینین بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان بیریان لەم بابەتانە نەکردوێتەوە و ئەڵەن ئەم بابەتانە کۆمەڵە بابەتێکە کە ئیتر هەڵوێستەی لەسەر بکرێت جارێکی کە بارێکی کە یەکێتی نیشتمانی کوردستان ناچێتە ژێرباری ئەوەی کارێکی ناپەیڕەوی و نایاسایی لە هەرێمی کوردستاندا قبولکە ئەمە کۆتایی پێ هاتووە بە هیچ شێوەیەک پارتی دیموکراتی کوردستان بیر لە هەڵبژاردن کاتەوە کۆمیسیۆنی باڵا بیر لە هەڵبژاردن کاتەوە تەنها لە هەولێر و دووە هەڵبژاردنەکە هەڵبژاردنیش بۆ پارتیەکە نەک بۆ لایەنەکانیکە ئەو لایەنانەش ئەو هەڵبژاردنیان پێخۆشە کە بڕۆن لە هەولێر و دووەک لەگەڵ پارتی بیکەن با بڕۆن وەکو پێکهاتەکان خەیریان پێ بکە کادری خۆی لە ناو حیزبەکانی ئەواندا بنێ و بیکا بە نوێنەریەوە ئەمە ینی ڕەئی ئەمە بەدڵنیاییەوە ئەمە شتێکی بەدڵنیاییەوە یعنی ئەبێ ئەم بابەتە چارەسەر بکرێت چونکە نایاساییە ئەمە غەدرێکی گەورەیە کەی مەسرور بەرزانی قبولی کرد کە قوبات تاڵەبانی جێگرێتی دەسەڵاتەکانی بەکاربێنێ ئەو کاتە با بڕا لە دووهۆک پیرۆزبایی بکە و دەستخۆشی لە فراکسیۆنەکەی بکە کە کارێکی نایاسایی و ناپەیڕێیان کردو سەرۆکی حکومەتە ئەو لەو پەرلەمانەوە دەسەڵاتی وەرگرتووە ئەو لەو پەرلەمانەوە متمانەی وەرگرتووە کەواتە یعنی ئەگەر پەرلەمان شەرعێتی نەبێ و شەرعێتی نەما دەسەڵاتەکەی ئەوی شەرعێتی نامێنێ لەبەر ئەوە یعنی بەڕاستیەوە حەق نەبوو ئەو بەو شێوەیە بێت نازانم لەوانەیە سەگەر بڵێ وەڵاهی ئاگای لە وڵاتەکەی خۆی ئاگای لە یاسای وڵاتەکەی خۆی نییە هەزار کەس بڕا بەرامبەرت بوەسێتەوە بەڵام ناکرێت سەرۆکی حکومەت بی نەزانی پەیڕەوی پەرلەمانی کوردستان دەستخۆشی لێکردن ئەمە یعنی چی؟ یعنی ئەوەی پێم وتون بیکەن سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەست پێشخەری کردووە بۆ ئاشتەوایی نیشتمانی دەست پێشخەری بوو بۆ ئاشتەوایی نیشتمانیا دەست پێشخەری بوو بۆ لە کۆڵکردنەوەی شەڕەکە لە کۆڵی کوڕەکەی لەبەر خاتری خەڵکی هەرێمی کوردستان نەبوو دەست پێشخەری کرد بۆ ئاشتەوایی بۆ ئەوەی ئەو قەیرانەی تووشی کوڕەکەی بوو کە هەموو دنیا وتیان ئیدارەی حکومەتی پێ نادرێ قەیرانەکە لە کۆڵ کوڕەکەی بکاتەوە باش کێشەکان بێتە ناو پەرلەمانی کوردستان و دیشمان چۆن کێشەکانی هێنا ئەم کێشانەش بەمەبەستە بۆ ئەوەی کە وا بکەن مەسرور بەزانی لەو ماوەی تەمەنی حکمڕانیەکەیە کەماوێتی کۆمەڵێک ئیش بە ئەنجام بدا کە بڵێ من ئەوەی لە بەرنامەی کارم کە هەتمە پەرلەمانی کوردستان فەرموو ئەوەی کەوتومە جێبەجێم کردووە
بەڵام وەک کۆڵم جێبەجێکردنەکەشی ناچێتە قاڵبی خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانەوە چێتە قاڵبی بەرژەوەندی حیزبێکەوە. ئەمە ئێستا ینی لە ناوخۆی هەرێمی کوردستانە وەکو جەنابە دامەژت پێدا گەر بەم شێوێ بێ دیارە کارە سادە خۆڵکەیە. بەڵام ینی پرسیارەکە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی دیکە هەنگاوە یاسایەکانی داهاتویان چی دەبێت ڕوو دەکەنە بەغداد دادگای باڵای فیدرالی ئەمانە هیچ تەرەفن لەم بابەتەیە و ئەتوانێت پەیان پێ بدرێ و ئەگەر ئەوان بڕیارێک بە بەرژەوەندی نایاساییبوونی ئەو بابەتەی دانیشتنەکەی پەرلەمان دەربکەن ینی چییە گوزەرێ دوایەوە؟ من وەکو ئاماژەم پێداوتم بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی تاک و کۆمەڵگا تاک و دەسەڵات یان دەستورە یان یاسایە یان شەریعەیە یان عورفە ئەمانە چارەسەر ئەمە یعنی لەمانە زیاتر هیچ نییە یعنی ئێمە هەر بڵێنەوە ئەوان هەر بڵێنەوە ئەبێ یعنی یەکێک لەمانە بێت چارەسەری بکە. من بە هیوام ئێمە خۆمان چارەسەری بکەین بەڵام ئەگەر بگاتە ئەوە ڕێگە زۆرە یعنی وەک وەڵێم ئەمە حەق بوو خەڵکە یاساییەکە یعنی ئەو خەڵکانەی کە شارەزای یاسان بەهات نایە لە تەلەڤیزیۆنەکان لە میدیاکان لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە خەڵکیان بوتایە حەق بکێ بێلایەنانە ڕاستیەکە بۆ خەڵک ڕوون بکەنەوە. وڵای خۆمە چەند شەوێکە بەرنامەکەن لەسەرەوەی یاساناسانمان زۆر بوان کردو ینی هەمویان هاوڕان لەسەرەوەی کە ئەو دانیشتنە کە سەرۆکی پەرلەمان کۆتایی پێناوە یاساییە بە تەواوەتی. مەبەستم خەڵکانی شارەزایی دەستور با لە میدیاکان بێن ئەوانەی کە بێلایەنن شەرم نەکەن ئەم دۆخە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە هەرێمی کوردستانی حیزبێک و دوو حیزب نییە ئی هەر هەمومانە با ئەوانەی شارەزای دەستوریان هەیە بێن ڕوونی بکەنەوە ئەمە دوای ئەوەی کە حیزبێک یان لایەنێک لە پەرلەمانی کوردستان لە گەورەترین دەسەڵاتی یاسادانان پێشێلکاری قۆرەخکاری بکە دەستور چی لەسەر ئەماڵێ مامۆستایانی ئاینی مافی خۆیانە ئەوانیش بێن لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کێ حەقا نەبنە تەرەف ڕاستیەکان بۆ خەڵک ڕوون بکەنەوە کە ئایا ئێمە دەستورمان هەیە و یاسامان هەیە بەم شێوە ئەڵێ لە ڕووی دینەوە چیەڵێ لەسەر ئەم زوڵم و ستەما لەسەر ئەم هەموو ئاستەنگە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دائەندێ وەبزانم بۆ عورفەکانیش خەڵک هەمووی شارەزای عورفە کوردەوارەکانە یعنی ئەمە ناگاتەوەی تۆ بڕۆیتەوە بۆ مەسەلەی عورفەکان بەڵام وەکوڵێم بە دەستور بە یاسا و بە دین ئەتوانن ئەمانە خەڵک تێبگەێنن ئەو کاتە ئێمەش ڕێکارەکانی خۆمان ئەگرینە بەرامبەر بە ئەوە و ئەشڵێم پێم وایە نازانم ئەوەی کە کۆمیسیۆن ئەیەوێ بیکە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەوەی لەگەڵ ئەوانەی پارتیا دابنیشێت و شەریک بێ وەک پارتی خۆیشکێنێ و طبعاً شەریکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە پێشێلکردنی یاساکان لە دروستکردنی کێشە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لایەنەکانی کێ هەر لایەنێک بە حیزبەکەی خۆشمەوە بەیانی حیزبەکەی خۆشم بڕاتە ناو ئەو کۆمیسیۆنە دابنیشێ لەگەڵ ئەوانەی پارتی دیموکراتی کوردستانە چونکە لێرە نایاسایی و ناپەیڕەوی کراوە شەریکە لەگەڵ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان پێشێلکاری کردووە سبەینێ نەڵێت وەڵا پارتی دیموکراتی کوردستان کردی ئەگەر تۆ شەریک و پاڵپشتی نەبی پارتی دیموکراتی کوردستان بە تەنها خۆی ناتوانێت قەدرانە بکە لەبەرەوەی هەر کەس لە کۆمیسیۆن لەگەڵ پارتی ئامادە بوو بچێتە ئەو کۆمیسیۆنە ناشەرعی و نایاساییە دڵنیابە لەگەڵ ئەندام کۆمیسیۆنەکانی پارتی فەرقینە کێ ماڵین بۆ نمونە پەرلەمان یاخود سەرۆکایەتی هەرێم یاخود سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەمانە دامەزراوی نیشتیمانین دەبێ بە نیشتیمانیانە کارەکانیان بکەن و نابێ یعنی حیزب بە تەواوەتی بۆ مەرامی سیاسی خۆی بەکاری بێنێ گرنگە بۆ نمونە دامەزراوی شوک و پەرلەمان کە نیشتیمانیە و ئێستا بۆ مەرامی حیزبی بەکارێنێ لەلایەن فراکسیۆنێکی دیاریکراوە کە وش پارتی دیموکراتی کوردستانە پێ وایە ئەو ماهیەت و قورسایی ئەمێنێ لە داهاتوەگەر بەم شێوازە مامەڵە بکرێت لەگەڵ ئەم دامەزراوە نیشتیمانیە بە دڵنیاییەوە نایمێنێ بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان ئەمە یەکەم جاری نییە دیمان لەگەڵ برادرانی بزوتنەوەی گۆڕانیشە دەرگاکەی لێداخستن باشە یعنی ئەوە نییە پارتی دیموکراتی کوردستان کەی پەرلەمان لە بەرژەوەندیەکانی ئەو ڕۆشت بێ بە شتێکی باشی زانیەوە بەڵام کەی لە بەرژەوەندی نەبوو بێ قوفڵی لێیاوە لەبەرەوەی ئەگەر پەرلەمانەیەک وەکۆڵێن پەرلەمانی حیزبێک بێ هی میلەت نەبێت داخستنی زۆر باشترە و ئەگەر بەم شێوەیە ئێمە ڕای جەناب وەکو پەرلەمانتار ئەما وەکو من کە ئەوەی لە پەرلەمانە دیومە من پێشتریش دوعام کرد کە ڕۆشتمە پەرلەمانتم یا ڕەبی خۆیە هەموو ماڵێک کەسێکی لێ بێتە پەرلەمان وەی بزانێت ئەم وڵاتە کێی وا بەڕێەوە و چۆنە ڕابڕێەوە
بەڵام ئێستش ئەڵێم ئەگەر پەرلەمانێک بەم شێوەیە بێ بۆ بەرژەوەندی حیزب بەکاربێ نەک بۆ بەرژەوەندی میلەت ئەو پەرلەمانە دابخرێ زۆر مەسلحەتترا چونکە خەڵک چاوەڕێی ئەوە لە ئێمە ناکا ئێمە بین لە ناو خۆمان کێشە دروستکەین خەڵک چاوەڕێی خزمەتگوزاریمان لێکا خەڵک چاوەڕێی ئەو هەبوو ماوەی سەبراکا لە ئێمە نەدامەزراندنمان هەبوو نە خزمەتگوزاریمان هەبوو نە موچەمان هەبوو کوڕی هەموو خەڵک لە شەڕی ڕوبەڕووبوونەی تیرۆریستانی داعشا بوو خەڵک بێدایک و باوک بوو خەڵک جگەر و سوتاو بوو مناڵەکانی تیاچوو خەڵک چاوەڕێ ئەوەکە کوڕەکەی خۆی بە کوشداوە لە پێناوی پاراستنی ئەم هەرێمی کوردستانەدا ئێستا ئاوی نییە ئێستا کارەبای نییە باشە خەڵک چاوەڕێ ئەوە ناکات لە ئێمە بەربینەیەک و شەڕ بکەین خەڵک چاوەڕێ ئەوە کە ئێمە بەیەکەوە بە گفتوگۆ کێشەکانمان چارەسەر بکەین بتوانین وەزع گوزەرانی ئەوان چارەسەر بکەین. ئەو سکاڵایی کە هەیە لەسەر پەرلەمانی کوردستان لە دادگای باڵای فدرالی یعنی تا چەند جارێکە دانیشتەکە ینی دوا ئاخرێت هۆکارەکە نازانرێت چیە ینی بەڵام ئەم هەنگاوە نایاسەی کە نرا لەلایەن پەرلەمانی کوردستان لەلایەن فراکسیۆنێکەوە یعنی ئەمە کارتێکەر و هۆکار ناوێ بووی کە دانیشتنی دادگای باڵای فدرالی لەسەر پرسی نایاساییبوونی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی یاخود ماوەی بە بەردەوامبوونی دەسەڵاتەکانی پەرلەمان جارێکی دیکە ئەوان تە دانیشتنەکەی بۆ چۆنەڵی دانیشتنیشی جدی بۆ بکەن و وە کۆتایی بێنن بەو نایاساییبوونی کە هەیە. پارتی دیموکراتی کوردستان هەڵەیەکی زۆر گەورەی کردووە من ێستا ئەم شەو لەم بەرنامەیە ئەیڵێم فەرموو بەڵام هەڵەکە ناڵێم بۆ کە ڕوویدا بابەتەکە پێم بڵێرەوە باش کە دادگای فیدراڵ بڕیاریدا وتی بۆ نمونە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان بڵێن نادەستوریە ئەوە ئەو کاتە چی یاساش لەو ڕۆژەوە دەرکراوە تا ئێستا چی یاسا و بڕیار دەرکراوە هەمووی هەڵەوەشێتەوە بەکاراکردنی کۆمیسیۆنیشەوە ئەو کاتە کێ دێت سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەکە یاڵن کۆمیسیۆنی بەغدای عێراق کۆمیسیۆنی بەغدای پارتی دیموکراتی کوردستان زۆر لە کۆمیسیۆنی بەغدا ترسێ کۆمیسیۆنی هەرێمیشی بۆیە دووبارە کردەوە یعنی ئەوە هۆکارەکەی ئەوە هۆکارەکەیەتی چونکە ئەو کورسیانەی کە هێناوێتی کۆمیسیۆنی ناوەندویکا جارێک کە پارتی دیموکراتی کوردستان ئەو کورسیانە نایێنێتەوە باشە باڵێ یعنی ئەمە ترسە گەورەکەیەتی بەس ئەو یەک قازانجەکە باشە ئەو قازانجەی ئەوەیە کە ئەو ئێوێ یەک باز نەبێ باشە و بۆ کورسی کۆتاکانیش نەگەیتە نەتیجە هەروەکو خۆی وەکو خۆی بێ ئەو ئەڵێ ئەگەر بۆ نمونە من ئەمەم کردووە باشە وەزعەکەم تێکدا و کۆمیسیۆن بڕیاریە من نیوەی زەرارەکەیەکەم بەس ئێستا گەر بچمە باری جێبەجێکردنیەوە زەرەری تەواوەکەم ئەماش لە بەرژەوەندی خۆی وەکو حیزب بیرەکاتەوە نەک لە بەرژەوەندی نیشتمانی ئێمەش پێمان خۆشە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکە ئێمە نامانەوێت دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لەدەست دەین ئێمە نامانەوێت قوارەی هەرێمی کوردستان زەلیل بکەین باشە بەڵام کاری تاکڕەوانە ئەبینین ڕۆژ بە ڕۆژواکە کە قوارەی هەرێمی کوردستان بەرەو زەلیلی و بەرەو پوکانەوە بەرین شانازیان بە ئابووری سربەخۆوە کرد شەڕیان بوو ئەیانوو ئێمە ئەندازیاری ئابووری سربەخۆین ئابووری سربەخۆیان لە ژێر دەست دەرهێنان لەبەر ئینکاری و لەبەر نەزانی شانازیان بەوە کردکەوتیان لە بەغدایە بەبیرمە کە کاقوبا دەڕۆیشت ئەیانوێت یەکێتی ئەیوێ لەگەڵ بەغداڕێکەیە بەڵام کە زەلیلیان کردن ئابووری سربەخۆیان لەبەر دەست دەرهێنان وتیان شانازیە ئێمە چەندێکە داواکەین بەغدا لەگەڵمان ڕێک ناکەوێت ئێستا زۆر جار لە ئیعلامەکان ئاگوێت لێ بووە ئەڵێن قوارەی هەرێمی کوردستان زعیف نەبێت کێ قوارەی هەرێمی کوردستان زعیفەکە ئەوەی کە دانیشتنی لەگەڵ نەیارەکانی کورد پێ باشترە لەگەڵ لەگەڵ ئەوەی گەڵبرا کوردەکانی خۆی کۆبێتەوە ئێمە داوامان کردو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان سەرپەرشتی هەڵبژاردنەکە بەڵام ئەو پارتی دیموکراتی کوردستانە دووڕیانێکی گرتووە ئەڵێ ئەگەر بۆ نمونە من دادگای باڵای فیدراڵ بڕیاریدا کە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان نادەستوریە کۆمیسیۆنەکەم لە دەست دەرەشێ بەس کورسی پێکهاتەکانم بۆ مێنێتەوە یەک بازنەیەکم بۆ مێنێتەوە هیچ بەیج نەکراوکە خۆ مەبەستم چییە ئەمە چێتەوە بۆ چی ئەمە من پێتەڵێم ئەمە بیرکردنەوەی شەخصیە ئەمە بیرکردنەوەیە لە پێناو بەرژەوەندی حیزبەکەیان نەک لە پێناو بەرژەوەندی میلەتەکە
یعنی بڕە سەیری وڵاتە پێشکەوتوەکان کە کەی شەڕە لەسەر ئەوەی کێ سەرۆکی وڵاتەکەیە لە بەریتانیا هیندیە بوو بە سەرۆکیان باشە شەڕ لەسەرەوەیە کێ خزمەت ئەکا باشە ئەو کەسیانەیە شەڕ لەسەرەوەی کێ وڵات بەرەو پێشەوە بە لێرە شەڕێکیان دروست کردووە ئەڵەیە گەر خۆم نەبووم نابێت کەسیش ببێ ئایا ئەمە بۆ بەرژەوەندی خۆیانە یان بۆ بەرژەوەندی میلەتەکە من بە هیوام بیر بکەنەوە چونکە قوارەی هەرێمی کوردستان ئەم ئازادیە ئەم حکومەت و ئەم پەرلەمانە بە هەرێمی کوردستانیشەوە بە نیوەی عێراقیشەوە خوێنی ڕۆڵەکانی کووردە بە ئەنفالتەوە بە کیمای بارانتەوە بە خوێنی پێشمەرگەتەوە بە زیندانی سیاسیتەوە بە کەم ئەندامتەوە بە خەڵکی ئەم شارانەوە کە چەنای چەند ساڵ سەرجەم شارەکانی کوردستان لەژێر ترس و دڵە ڕاوکەی ئەشکەنجەدانی حیزبی بەعسی گۆڕ بە گۆڕابوون ئەم هەرێمە و عێراقیش دەوانەیە هەندێک لە حیزبەکان هەیە ئەڵێ ئەمانە چیان کردووە ئەی بۆ نوێنەرت لە بەغدایە ئەگەر هەرێمی کوردستان نەبووایە جەنابەت نوێنەرت لە بەغدا بوو یان وەکو جاران لە سەردەمی بەعەس هەر فەنات بۆ بردنەوە لەبەرەوە سەرجەمەم قوارەی هەرێمی کوردستانە و سەرجەم ئەو ئازادی و دەستکەوتانەوە کوتم بەرهەمی خوێنی ئەمانەیە هەر لایەنێک بە فیڕۆی بدا مێژوو بە حیاتی لێی نابورێت لەوانەیە ئێستا بتوانن بە پارە مێژوو بنووسنەوە لەوانەیە ئێستا بتوانن بە پارە کۆمەڵێک بابەت بنووسنەوە سەدامیش زۆری نووسیە بەڵام ڕاستیەکان ون نابن سەدامیش زۆری نووسیەوە مەسلەی ینی هۆشداری کە درا بە هەرێمی کوردستان لە ڕابردووە ینی زۆر هۆشداری مادرایە بە تایبەتی لەسەر ئاستی باڵا ینی وڵاتانی دۆستمان و هەروەها نەتەوەی گرتوەکان بە تایبەتی جنێ بلاسخار چەندین جار هۆشداریدا ئەم جارەش لە دوای ئەو ڕووداوانەی نێو پەرلەمانی کوردستان و یاساشکێنی کە ڕوویدا هۆشداریشێکی داوە ئێوە وەکو پەرلەمانتاران یاخود یاساناسان کە جەنابەت ئاماژەت پێدا لە هەرێمی کوردستان کەسانی شارەزا لەو بوارەدا وەوانی کە دڵسۆزن بە ئەزمموی هەرێمی کوردستان بۆیە لەکەدار نەبێت لەلایەن دۆستەکانمان هەنگاوی داهاتویان بەرەو نەتەوەی گرتوەکان بێت باشتر نییە بۆی کە ئەوان بێنە ناو بابەتەکەەوە یاخود نەتەوەی گرتوەکان چۆن نەبینی لەم بابەتێک کاک بەڵام بوو خۆزگایە ئێمە پەنامان بۆ خۆمان ببردایە وەکو چۆنەڵێ لە ناو قەوارەکە بەڵام آخر ناگەینە نەتیجە تا پەنا بۆ خۆمانە بێ ناگەینە نەتیجە ئەوانە سەیرکە ئەوانە هەمووی ئەگەرن و هەمووشیان یعنی بە دوور نین لەوەی لە هەنگاوەکان بەڵام من ئەڵێم خۆزگا ئێمە لە هەرێمی کوردستان بەسەرجەم نەتەوەکان بەسەرجەم حیزبەکان بەسەرجەم دیانەتەکان بەڕاستی هەرێمی کوردستانمان بەهی خۆمان بزانایە و پێش هەموو بابەتێک کارمان بۆ هەرێمی کوردستان کردایە وەکوەوەی ئەوەی ئەیڵێم یعنی بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان ئەمە یەکەم جاری نەبووە کە بێت کێشەکان دروستکە بەڵام خۆیشی بەتەنها نەبوو کۆمەڵێک لایەن پشتیان گرتووە ئەگەر کۆمەڵێک لایەن پشتیان نەگرتایە بەتەنها ئەوی لایەنەکان ناوخۆین ئەی بە دڵنیایەوە ئێمە ئەمانوت کورسی پێکهاتەکان کادری پارتی دیموکراتی کوردستان پێکهاتەکانە یعنی بەناو نوێنەری پێکهاتەکانیان و نا ئەوە ئێمە لەگەڵ پارتیا ئیتیفاقمان هەیە بۆیە ئەوان پێیان ناخۆشە باشە ئیتیفاقت هەیە سەر و سەر چاوم بەڵام هیچنا یەک جار عاملی خیر بوویتایە عاملی ناوبژی بوویتایە عاملی چارەسەر بوویتایە جێگری سکرتێری پەرلەمان خۆی بە نوێنەری پێکهاتەکان نەزانێ لە ناو پەرلەمانتار و ئەو برادەرانەی پارتی کە هێنابوونیانە ناو پەرلەمانەوە لە ناوەوە ناخۆی حەشاردا بوو باشە ئەگەر سەر بە ئەوان نیت ئازادانە سنگت دەرپەڕاندایە بەهاتی تایەتە ناوەوە بتوتایە بۆ نمونەوەکو ئەو پەرلەمانتارانەی کە کەوتیان ئێمە نەدەنگمان داوە نەدەنگیانیشی لەسەر کراوە بەهاتی تایە بتوتایە من لەگەڵ ئەو کێشە و هەراوهوریایە نیم ناکرێ ئێمە لە ناو قەوارەیەکین پەلاماری یەک بدەین بەڵام کە کەواتە خۆت بەرنامەدانەری کێشە و ئاڵۆزیەکان بووی ئێمە دەرخەریەوەی کە ئەوەی ئێمەمانوێت پێکهاتەکان نوێنەری ڕاستەقینەی پێکهاتەکان نین بەڵام لە ژێر سێڤەری ئەوانە کار بۆ پارتی دیموکراتی خەریکاش بنە کێشە لە نێوانی پارتیویشی بالضبط ئێستا بوویشن یعنی چۆنەڵێ یعنی بە ئەمانە خۆزگایە نوێنەری پێکهاتەکان بوونایە تۆ ئەتوانی لەگەڵ پێکهاتەکان گفتوگۆ بکەیت بەڵام ئەمانە چۆن یعنی کەسانێکن هێنراون بەداخەوە یعنی لەسەر مەسلەی چۆنەڵێ حیزبایەتی هێناونیان نەک لەسەر مەسلەی نەتەوایەتی باشە بە دیارچاوی خۆیانەوە پێشێلکردنی
یاسا و پەیڕەوی پەرلەمانی کوردستانە بینن بە شەرتێک ئەوان بە پێی ئەو یاسا و پەیڕەوانە مافیان پێدراوە کە بێنە ناو پەرلەمانی کوردستان پێیان ئاساییە یاساکە پێشێل بکرێ بەڵام پێیان نەئاساییە ئەگەر بە ئەوان بڵێ وەڵا بۆ نمونە ئێوە کورسیەکانتان نوێنەرایەتی خەڵکی پێکاتەکانی خۆتان ناکە ئەو قسەی بەلاوە نەئاساییە بڵێ تۆ نوێنەری ئەوان نیت بەڵام ئەوەی بەلاوە ئاساییە ئەو یاسایانەی کە دانراوە بۆ ئەوەی ئەو مافی هەبێ لە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردنە پێشێل بکرێت بەلایەوە شتێکی زۆر زۆر ئاسایە شتێکی کە هەیە لە هەمووی سیرتر ئەویان چییە؟ لەسەر ڕەخنەگرتن ڕۆژنامە نووس باشە چالاکوان ئەکەنە سجنەوە لەسەر پێشێلکردنی یاسا سەرۆکی حکومەت دەستخۆشی لە خەڵکەکە وەرن سەیری ئەم جیاوازیە گەورەیە بکەن ئەمە لە چ وڵاتێکی دنیا هاتووە حەقەیە بەناومان بچێتە کتێبی ساڵ یعنی بەڕاستی ئەو مەزەلانەی لەم دەسەڵاتە بینی لە هیچ شوێنێکی دنیا نەبووە لەسەر ئازادی ڕادەربڕین بە مافی خەڵکی نەزانی بەس پێشێلکردنی یاسا و پەیڕەوی باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردن دەستخۆشی بکەیت و چاوت داخەیت و لۆکەش بکەی بگرێتە دەستخۆش بکاک باڵا بوو منیشمەوە ئەگەر پەیامی کۆتایی تێ توانین بیگەینی زۆر سپاس پەیامی کۆتاییمەوەیە وەکوتم بە هیوام هەم یاسان ئاسان هەم شارەزای دەستور هەم مامۆسایانی ئاینی مە بابەتێکی کەم نییە ئەم بابەتە هیچی کەم نییە عنی لە شەڕی ناوخۆ باشە شەڕ هەر شەڕایتر خۆ تۆ بە فیشەک بیکەی بە بۆ کزبیکەی وا بزانم ئەگەر گەشت بێتە ئەوە بۆ چارەسەری بۆ نەکرێ بەرە و خراپترە ڕاوە چەند ئێمە لە هەڵبژاردن دوا بکەوین چەند هەڵبژاردن دوا بخەین لەوانەیە بەرژەوەندی گروپێک بێ بەڵام زەرەری خەڵکی هەرێمی کوردستانە بۆیە بە هیوام کەس بەوە نەزانانی خەڵکانی بێلایەن من نابێ خەڵکی بەلایەن بێت دیفاع لە یەکێتیان لە پاتیکا بەس خەڵکانی بێلایەن ئەوانەی شارەزای دەستورن ئەوانەی شارەزای یاسان ئەوانەی شارەزای شەریعەت و عورفن بابێن ڕاستیەکان شەرم لە کەس نەکەن بەشدار بن لە ڕاستکردنەوەی ئەم بابەتە زۆر سپاس بۆ لای بەڕێزمان کاکباڵا محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنێکێتی بەخێر بێت بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ